سلااوتانە بێت بەڕێزان سێ ڕۆژە شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدان هەولێر و بەغدا لەسەر میکانزمی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان گەیشتونەتە ڕێکەوتنێکی بەرایی هاوکات بڕیارە حکوومەتی عراق وەک نیازپاکی لەم هەفتەیەدا موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. پەیامدەری کوردستان تیڤ لە بەغدا ڕایگەیاند دوای نیوەڕۆی ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانی عراق لەگەڵ حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی فیدراڵ کۆبوونەتەوە. پەیامدەرمان ڕاشی گەیان هەردوو لایەنی هەولێر و بەغدا لەسەر میکانزمی هەناردەکردنەوەی نەوتی کوردستان گەیشتونەتە ڕێکەوتنێکی بەرایی بەڵام هەندێک خاڵی ناکۆک ماون کە دەبێت چارەسەر بکرێن و چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی دوای نیوەڕۆی ئەمڕۆدا بە حساب ئەم خاڵانەش چارەسەر بکرێن. ڕێکەوتنی کۆتایی لەسەر هەناردەکردنەوەی نەوت بکرێت. هەمواری یاسای گشتی بودجێ عراق حکوومەتی هەرێمی کوردستانی پابند کردووە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات. بەڵام بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی ئێستا کراوە ڕۆژانە نزیکەی 280,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ دەکرێت و 120,000 بەرمیلەکەی دیکەش بۆ پێداویستیە ناوخۆیەکانی عراق و هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت. پەیامدەری کوردستان تیڤ لە بەغدا باسی لەوەش کرد خاڵێکی سەرەکی ناکۆکی نێوان هەردوو شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و عراق قەرزی کۆمپانیەکانی بەرەمێنانی نەوتە کە بە نزیکەی 1 ملیارد دلار دەخەمرێنرێت و بەهۆی بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس لە ساڵی 2023 ئەم قەرزە کەڵەکە بووە. چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەی ئەمڕۆدا ڕێکەوتن لەسەر ئەو خاڵەش بکرێت چونکە کۆمپانیەکان ئامادە نین بەبێ وەرگرتنەوەی قەرزەکانیان دەست بە هەناردەکردنەوەی نەوتی کوردستان بکەن. هەر بە گوێرەی زانیاریەکان لە سەرچاوەیەکی باڵا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەم هەفتەیە داهاتی ناوخۆ بۆ بەغدا دەنێرێت و حکوومەتی عراقیش وەک نیازپاکی لەم هەفتەیەدا موچەی مانگی پێنج دەنێرێت. بڕیاریشە سبەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عراقدا بڕیار لە ناردنی موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان بترێت. لەسەر ئەم بابەتە گفتوگۆ و گەنگەشەی زیاتر دەکەین لە مژاری ئەمڕۆ بە میوانداری بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی پسپۆر لە بەڕێوەبرنی قەیرانەکان کە لە ستۆدیۆەوە میوانمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێ سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاو بۆ جەنابێ سڵاو بۆ بینەران زۆر سوپاس. ئەگەر کەمێک بگەڕێنەوە بۆ گەڕاوەندی ئەم بابەتە یان ئەم گرفتە بێگومان ساڵانێکی زۆرە لە ڕاستیدا ئەم گرفتە بۆتە باس و خواست لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عراق پێشتریش چەندین جار شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەبەستە سەردانی بەغدای کردووە. چاوەڕوانی چه دەرەنجامێ دەکەن لە سەردانی ئەم جارەی شاندی حکوومەت بۆ چارەسەرکردنێکی بنەڕەتی ئەم گرفتە؟ زۆر سوپاس. طبعاً ئەوەی جناب دامەژت پێدا ئەم چۆکی گرفتانە پاشخانێکی خۆی هەیە. بەڵام دەبێت ئێمە ئەو ڕاستیە بزانین کەوا هەرێمی کوردستان سەرجەم پابەندیەکانی خۆی جێبەجێ کردووە. سەبارەت بەوەی لە دەستور داهاتوە هەموو ئەو پابەندیانەی جێبەجێ کردووە. بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق زۆر جار پەنای بۆ بردووە کەەوە پێشێلی ماپە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکاتن، پێشێلی هەموو ئەو پرەنسیپانە بکە کەوا عێراقی لەسەر بنیاد ناوە بەپێی دەستوری عێراقەوە لە ساڵی 2005دا ئەم دەستورە وەکو دەڵێن وجودی هەیە و هەروە سەرجەم خەڵکی عێراق بە گەلی کوردیشەوە دەنجی پێداوە. هەموو ئەوانە وای کردووە کەوا کێشەکان ئاڵۆزی تێ بکەوێ لە چەند ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا بە هەمان شێوە کێشانە هەبووە. بەڵام هەمیشە هەرێمی کوردستان دەرگای گفتوگۆ و هەروە دیالۆجی کردوێتەوە بۆ ئەوەی ئێمە بگەینە نەتیجەیەک بگەینە ئەنجامێکی باش بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە هەموو ئەو تەنگە سەڵمانی کە هەیە ڕزگاری بێت. بەڵێ لەسەر وەستانی پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە لە 2023 و بێگومان دوای سکاڵایەکی حکوومەتی عراق لە پاریس ئەم پرۆسەیە وەستاوە. خۆبەر لە هەرێمی کوردستان ڕەنگە عێراق زەرمەندی یەکەم بێت لەم بابەتە بێت وایە بۆچی عێراق تا ئێستا جۆرێک لە سستی دەنوێنێت لەوەی جارێکتر ئەم پرۆسەیە بە فعالی دەست پێ بکاتەوە؟ لە ئاداری ساڵی 2023 پرۆسەی هەناردەکردنی نەوت ڕاوەستاوە دوای ئەو ناوبژیوانی پاریس و کەوا با بڵێن ئیقراری کردکەوە ئەم پرۆسەیە بەو شێوەیە نەوتڕا بوەستی. بەڵام نزیکەی 25 ملیار دلار زەرمەند بووە. طبعا ئەو 25 ملیار عێراقیش دەگرێتەوە. هەڵبەت کێشەکە زیاتر کێشەی تەکنیکیە. ئەو چێشە تەکنیکیانەش پابندە بە کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوت کەوا
استحقاقاتی خۆیان هەیە لە بەرهێنانی نەوێت لە گواستنەوە لە ئینتاج لەوانە هەر هەمووی کێشەی تەکنیکین و ئەمەش وای کردووە کەوا پرۆسیسەکە دوا بکەوێت یاخود ئالۆزی زیاتر تێدا بکەوێت. دیارە لەم دانیشتنانەی ئەم دوایەدا و لە وەهاتنی شاندێکی باڵایی بڵێن حکوومەتی ئیتیحادی و کۆبنەوەیان لەگەڵ با بڵێن هەرێمی کوردستان وهروەها چوونی شاندی هەرێمی کوردستان کە ئێستا لە بەغدان خۆشبەختانە دەواازەیەک بۆتەوە دەواازەیەک بۆ ئاقارەی کەوا کێشەکان بەرەو چارەسەری بچێت و هەردوو لە وەکو دەڵێتن دەستور حەکەم بێتن دەستور دادوەر بێتن بۆ چارەسەرکردنی کێشە هەڵپێچراوەکان کەوا لە نێوان هەرێمی کوردستان واروە لە نێوان حکوومەتی اتحادیدا هەیە. بەڵێ لەسەر با بڵێن فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دیانگەڕان بە دوای کێڵگە نەوتیەکان خۆ لە دەستوری عێراقیشدا ئەم مافە بە هەرێمی کوردستان دراوە لە ماوەی ڕابردوودا پێت وایە بۆچی حکوومەتی عێراق بەردەوام بربەستی لە بەردەم ئەم بابەتە دروست کردەوە ئەمە پێمان دەڵێت کە عەقڵیەتێکی سیاسی لە دوای ئەم بابەتەوەیە؟ بەداخەوە بەتەکید ئەو عەقڵیەتە سیاسیەکەوە لە زۆر کێشەدا تێکەڵ بە هەموو ئەو کایە و کێشانە دەبێتەوە لە یاخود ئەو پەیداگانە دەبێتەوە لە نێوان هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی ئیتیحادی هەیە. بۆ نمونە بڕینی موچەی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی زۆر نادەتپەروەرانەوە زۆر نادەستوریانە لەلایەن وەزیری دارایی عێراقەوە موچە خۆرانی هەرێمی کوردستان بڕا و نەنێرام دوو مانگەی دوایی و دۆخی موچە خۆران و هەواپەرمەوەرانی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر سەختدان لەگەڵ ئەوەشکەوە هەرێمی کوردستان و ڕوئیای حکوومەت و جەنابی سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەردەم لەگەڵەوە وە سەردەم چێشە و گیرگورەتەکان چارەسەر بکرێەوە لە دوای چارەسەری گونجاو ببینێ بۆ ئەوەی هەرچی هەیە ئێمە بتوانین بۆ گەلی خۆمان بۆ هەوڵاتانی خۆمان بکەین. بەڵام ئەوە عەقڵیەتێکی سیاسی هەڵبەتە لە دوو ئەم بابەتە هەیە بۆ ئەوەی کێشەکان زیاتر قەیرانەکان زیاتر ئالۆز بکاتن و هەروەها بێگومان کاتێککە قەیرانێک ئەزمەت و تولد و ئەزمە ئوخڕا ینی ئەزمەیەک ئەزمەیە چ دێنێتەوە ئەزمەیەک دروست دەکەن بۆ ئەوەی ئەزمەیەش کەبینن ئەوە عەقڵیەتێکی سیاسی لە دوایە کە بێگومان لە 2000دا ئەوە وەکو دەڵێتن سەرکەوتن بەدەستنایەن نەجاح بەدەستنایەنێتن هەڵبەتە مافە دەستوریەکان و هەروەها یاساکان جێگای هەموو ئەو بۆچوونە سیاسیانە دەگرنەوە چکە ئێمە لە دەستوردا ئەو مافە بە هەرێمی کوردستان درراوە و هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک لە مافە دەستوریشەکانی خۆی خۆش نابێتن. بەڵێ خەملاندنێک هەیە لەسەرەوەی کە نرخی هەر بەرمیلێک بە $16 بخەملێندرێت باس لەوە دەکرێت کە ڕەنگەمە بە شێوەیەکی کاتی بێت لە ڕووی زانستی ئابوووریەوە جەنابەت وەکو شارەزایەک ئەمە چۆن دەبینی بۆ داات و چەندە ئەمە کاریگەری لەسەر با بڵێن کۆمپانیەکانی تایبەت بە گەڕان و هەڵکەندن و فرۆشتن و لێگەڕانی نەوت دەبێت. ئەوەی هەیە لەگەڵ ئەو ڕێککەوتە بەراییانە با بڵێن نرخی دەرهێنانی نەوت بە $16 بە ماوەی 2 مانگ بێ لە دوای ئەوە کۆمپانیای لایەنی سێم دێ بۆ ئەوەی وەکو تەقەسی حقائق بۆ ئەوەی نرخی ئینتاژی نەوت نرخەکان زیاتر دیاری بکاتەوە دواتر لە نرخێ. بەڵام کێشەیەک هەیە ئەویش ئەوەیە کەوا ئەو کۆمپانیای نوتانە بەڕاستی کەوا دەڵێن لایەنی تەکنیکیە و کێشەیە زیاتر داوای مافەکانی خۆیان دەکەنەوە کە ئەوەش بەڕاستی ما پێشی سەرەتایی خۆیانە چکە ئەوان لە چێلگەنەوتەکان کار دەکەنەوە و ئەوان لایەنی یەکەمن لە گرێبەستەکاندا. ئەوانە بۆ 2 مانگ بەردەوام دەبێتن بە پێی ئەو ڕێککەوتنە بەرایانی کەوا هەیە لە بڵاویتەوە و پاشتر دووبارە پێداچنەوە دەکرێتن بۆ ئەوەی نرخەکان جێگیر بێتن یاخود لەسەر هەنرخێکەوە ڕێک بکەون لە داهاتوودا. بە بۆچوونی ئێوە با بڵێن دیاریکردنی ئەم نرخە لەسەر چ بنەمایەکە ئایا بە هەڵسەنگاندنی دۆخی ئانی فرۆشتنی نەوتە ڕەوشی ئابوووریە وڵات بۆ نمونە عێراقێکێکە لە وڵاتانی کە بەشی زۆری داهاتی زیاتر لە ١٠٠ داهاتی لە ڕێی نەوتەوە سبەینێ ئەگەر مەسەرەن زڕۆفێکی لا ئێرادی هاتە پێش جۆرێک لە هەڵبەز و دابەست لە نرخی نەوت هەبوو ئەم کاتە لێکەوتەکانی چی دەبن؟ بێگومان ئەو تەڕەفی سێم ئەو لایەنی سێوەم کەوا و کۆمپانیای کەوا دێتن دواتر کار لەسەر ئەو بابەتە دەکات هەڵبەتە بۆچوونی خۆی دیاری دەکاتن. بەڵام ئێمە کە $16 بۆ ئەو کۆمپانیانە دانراوە لەسەر ئەساسی لەسەر بنەمایەوە بۆ کەوا نەفتی هەرێمی کوردستان وەکوڵی جیاوازە لەگەڵ نفتی باشوور و هەروە هەڵکەوتەی جوگرافی جیۆپۆلیتیکی ناوچەکە بە هەمان شێوە جیاوازە لەگەڵ با بڵێن ناوچەکانی ناوەڕاست یاخود باشووری عێراق.
ئەم نرخە لەسەر ئەم بابەتە لەسەر ئەو شێوازە دانراوە و دەکرێت ڕەنگە گۆڕانکاری لەسەر نرخەکان بکرێت بەڵام لە ئێستادا بەو نرخە کۆمپانیەکان ڕازی بوونە بۆ ماوەی 2 مانگ دواتر بە شێوەیەکەوە پێداچوونەوە بکرێتەوە بە هەمانجی لەگەڵ حکوومەتی اتحادی. بەڵێ چەند گرنگە لە جۆرێک لەم ڕێکەوتنانە کە بێگومان لە سوود و بەرژەوەندی هەردوو لایە هەم هەولێر هەم بەغدا جۆرێک لە گەرنتی هەبێت ئایا شێواز و میکانزمی با بڵێن بەرجەستەبوونی ئەم گەرنتیە پێت وایە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی زانستیەوە دەبێت چۆنی بێت؟ ئێمە دەستورمان هەیە. دەستور بنەمایەکی سەرەکیە بۆ ئەوەی مافی سەرجەم عێراقیەکان بە عەرەب بە کورد بە هەموو پێکاتەکان ئاین و ئایانزەکان وەکو دەڵێتن دابین بکات. هەڵبەتە گرنتی بوون لەم شێوازەدا لە نێوان کاتێکەوە ڕێکەوتنێک دەکرێت لە نێوان دوو تەڕەفدا گرنتی مانەوەی ئەم باوڵێنە و ڕێکەوتنە خۆی لە خۆیدا ئاساوارێک دەبێتن بۆ ئەوەی ئێمە لە داهاتوودا سەرجەم ئەو ڕێکەوتنانی کەوا کرایە لەسەر نەوە یاخود لەسەر هەر بابەتەکانیت کە جێگای خۆی بگریتی وە جێگیر بێتەوە. هەڵبەتە ئێمە لە پێشتریش کۆمەڵێک ئیتفاقیات کرایە کۆمەڵێک ڕێکەوتن کرایە بەڵام هەمیشە لایەنەکەی تر وەکو دەڵێتن تەمەلوسی کردیە خۆی کێشایتەوە کێشەی بینیوەتەوە بۆ ئەوەی ڕێکەوتنەکان سەنەگرێت. بەڵام ڕێکەوتنی ئەو جارە بەپێی هەموو ئەو خوێندنەوانێکەوەیە ڕێکەوتنیەکە هەردوو لایەن لەسەر کۆمەڵێک بنەمای سەرەکی ڕێکەوتن بۆ ئەوەی کێشەکان لە مەرحەلەی لە قۆناغی ئێستادا بەرەو قۆناغێکی چارەسەرکردنی گونجاو بن و هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بپارێزێ. بەرچاوڕوونیەک هەیە لەوەی کە با بڵێن تقریبان بە معەدەلی ئەو ڕێژەی کە لە هەرێمی کوردستانەوە بەرهەم دەهێنرێت نەفت جگە لەو ڕێکەوتنەی کە لەسەر ئەو ڕێژە دیاری کراوە بدرێتە کۆمپانیە سۆمەکە 280,000 بەرمیلە ئەوی تر چەندە و ئەمە بۆچی بەکاردەهێنرێت؟ طبعاً پێشتر وا بوو کە 400,000 بەرمیل ڕۆژانە نفتی هەرێمی کوردستان وەکو دەڵێ دەڕۆیشت بەڵام لەو ئیتیفاقی ئێستاکەوە دەکرێتن 280,000 بەرمیل ڕۆژانە لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە 120,000 بەرمیلیش بۆ بەکارهێنانی ناوخۆ تەمان ئەو بەکارهێنانی ناوخۆ دووبارە بەکاردێتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ هەموو با بڵێن ئەو وێستگانەی کەوا بنزین یاخود ئەو شوێنانی کەوا پێویستیان پێیە ئەو نەودەفتە ئەو شوێنانە بەکاردێتەوە دووبارە بەکارهێنانەوەی نەوت لەو 120,000 بەرمیلەیەکەوە دیاری کراوە لەو ڕێکەوتنە. هەبوونی ڕێکەوتنێک بە پلەی یەکەم لەسەر پرسێکی واگەرنگ وەکو دووبارە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە کاریگەریەکەی بۆ سەر جێگیرکردن و دابینکردن و پابەندبوون بە پشکی هەرێمی کوردستان لە چوارچەوەی بودجەی گشتی عێراق چۆن دەبێت چی دەبێت؟ بودجەی گشتی عێراق کاتێکەوە پەسەند کرا و بەو شێوەیەکەوە بوو بەڵام دواتر بەداخەوە دیسان دێنەوە ئێمە دەبیبێنەوە سەر و شێشە سیاسیانە یاخود ئاواقەتی سیاسیانێکەوە لە عێراقدا گوزەر دەکات و بە تایبەتی ئەوەی کە ئێستا هەیە هەموو ئەوانە هۆکار بوون کەوا هەرێمی کوردستان بیانەوێ پەراوێزی بخەن هەرێمی کوردستان لە ماپە دەستوریەکانی خۆی لە بودجەی گشتیدا بێبەشی بکەن کە ئەوەش بەڕاستی ئاساوارێکی زۆر نێگەتیڤی هەبوو لەسەر باری دارایی هەرێمی کوردستان باری ئابووری هەرێمی کوردستان کەوا ئێستا ئێمە بینیمان ئەوانە هەر هەمووی کاریگەری خۆیان دەبێتن بەڕاستی لە ڕووی با بڵێن ئابووریەوە لە ڕێککەوتنیی وادا پێویستە ئاماژە بە هەموو خاڵانە بکرێت چکە ئەوەی کەوا هەیە ئێستا مەسلەی هەناردەکردنی نەوتە دووبارە و هەروە دووبارە بەکارهێنانەوەی نێوت لە ناوە خۆدا و سێمیش مەسلەی بودجەی هەرێمی کوردستانە کە تیادا بابەتی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە و تیادا موچە کەەوە بە هیچ شێوەیەک تێکەڵی بابەتی سیاسی نەبێتن لە هیچ چەشە و گیرگورفتێکدا. بەڵێ دوجار ئەگەر ئەم ڕێکەوتنە وەکو خۆی با بڵێن جێبەجێکرا و کەوتەواری جێبەجێکردن چه سەرباریەکی دیکە چه پابەندیەکی دیکە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان کە هەبێت و نەیکردبێت بۆ نمونە من ئاماژەم پێدا هەرێمی کوردستان سەرجەم ئەو پابەندیانی کەوا لە سەرەتی بەپێی دەستور هەر هەمووی جێبەجێ کردووە
هیچ شتێک نمایە جێبەجێ و ئەوەش لە ڕنگدانەوەی هەبووە لە هەموو ئەو دانیشتنانە لە هەموو کوبوونەوەی کەوا هەبووە شتێک کە هەبێتن بۆ ئەوەی هەرێمی کوردستان پابەندی بکە بەپێی دەستورەوە هەرێمی کوردستان هەمیشە ئامادە بووە لە هەموو بوارەکاندا و ئەو شاندانی کەوا سەردانی بەغدایان کردیە لە هەموو کاتێک دووپاتی ئەو پابەندبوونەیان کردووە بەپێی ئێستحقاقاتی هەرێمی کوردستان لە دەستوردا ئێستحقاقی هەرێمی کوردستان لە بودجێ گشتیدا هەر هەموو پابەندیەکانی تێدا جێگیر کراوە و هەرێمی کوردستان لە باوەڕدام کەەوە بە هیچ شێوەیەک نکۆڵی ناکە لە پابەندبوونیەکانی نە لە ئێستاوەنە لە داهاتوودا. ئەگەر هاتوولایانی بەرامبەر هەرێمی کوردستان جارێکتر هاوشێوەی زۆر قۆناغی دیکە با بڵین پابەند نەبوو بەم ڕێکەوتنە یاخود هەندێک لە بەهانەی جیاوازی بۆ مەبەستەیەنەوە ئەوە کاتە ڕۆل و هەڵوێست و با بڵین کارتی هەرێمی کوردستان چی دەبێت بخوێت؟ ئێمە من پێم باشە وەکو دڵێ پێشاتەکان نەکەوین. وەکو دڵێ نیەتێکەیە ئێستا بۆ ڕێکەوتن خەڵکی هەرێمی کوردستان دڵی خۆشە بەم ڕێکەوتنە. ئەگەر هاتوو ئێمە لە داهاتوودا وەکو دڵێ عربدەری لكل حادث حديث بەڵام هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی باوەڕ پێکراوی دیفاکتۆ لە ناوچەکەدا وەکو هەرێمێکی باوەڕ پێکراو لە سنووری حکوومەتیشی اتحادی فیدرالیدا ڕەنگە بتوانێت کۆمەڵێک کارتە بێ بەکاری بێنێ بەڵام من وای دەبینم کە بە پێشات نەکەوین بەرەو وەکو دەڵێتن نەتیجەیەکی باش بچین بۆ ئەوەی ڕێک بکەوین لەگەڵ حکوومەتی اتحادی. بەڵێ هەرچەندە پسپۆڕەتەکەی جەنابەت دیاری کراوە بە تایبەتەوەی پەیوەستە بە بوارە ئابوووریەکەی بەڵام خۆش هەندێک جار لە ڕوانگە سیاسیەکەشەوە بەشێکی پەیوەندی ئابووریش بە سیاسەتەوە هەیە لە ڕوانگە سیاسەکەش سەرنجی ئەوە بزانم ئەم بابەتە جگەلەوەی بابەتێکی یاسایی دەستوریە استحقاقی خەڵکی هەرێمی کوردستانە بە هەموو جیاوازەکان بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان چەند گرنگە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش یەک ڕێزیەکی نیشتیمانی با بڵێن بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم بابەتە هەبێت بۆی چیتر لە ڕاستیدا ئەم بابەتە وەکو جۆرێک لە قەرز و لە منەت بە خەڵکی هەرێمی کوردستان نەفرۆشرێتەوە. بەڕاستی بۆ چونێکی جوان بوو ئەگەر وەکو پرسیاریش بێ ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە نەبوونی یەکڕەنجی و یەکدەنجی لەسەر جەمکایەکاندا ئەوەوە کردووەکەوە هەرێمی کوردستان لە زۆر کاتدا بە شێوەیەکی لاواز بە دیار بکەوێت. بوونی قوارەیەکی هەرێمی کوردستان وەکو هێزێکی موحاد یەکێکی یەکتایی لە ساحەی عێراقیدا بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بۆەوەی بەرامبەرەکەشت بەڕاستی هەست بە بوونی ئەو یەکڕیزیە و هەروە هەست ببوونی ئەو قوارە گرنگە بکە لە ناوچەکەدا هەمیشە پرتەوازەیی ئاسەوارێکی خراپی لێ دەکەوێتەوە پرتەوازەیی لە نێوان پێکاتەکانی هەرێمی کوردستاندا بەرەو واقعەرێکی خراپمان دەبا. بەو هیوایەنکەوە هەرێمی کوردستان یەکگیر بی یەکدەنگ بی یەکڕەنگ بی و هەروەها بەڕاستی دەرفەتێکیشە بۆ ئەوەی بە زووترین کاتدا بەڕاستی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بکەوتە سەرپێی خۆی وەروە حکوومەتی کابینەی دەیەم پێک بهێندرێت چونکە بەڕاستی ماوەیەکی زۆرە دواکەوتووە ئەمەش خۆی لە خۆیدا هەنگاوێکە بۆ ئەوەی یەکڕێزی هەرێمی کوردستان پیشان بدا لە بەرامبەر ئەوانی تر. لە نێوخۆی پرۆسەی سیاسی عراق بە تایبەتی لە پەرلەمانی عێراقدا بەشێکی زۆر لە نوێنەرانی کوردستانی هەن زۆر جار لە قۆناغەکانی ڕابردوو چکە پێشتر باسمان کرد لە ڕاستیدا ئەم بابەتە باگراوندێکی تاڕەدەیەک درێژی هەیە ئەم گرفتە زۆر جار خەڵکانێک کە خۆیان بە نوێنەرانی کوردستانی دەزانن بەڵام دەماندید لە حاڵەتێکی وا لە قەیرانێکی وا لە سەرم بابەتە هاو ئاوازی نەیارانی دش بە هەرێمی کوردستان دەیانخۆین لە کاتێکدا پرسی موچە بودجە شایستەدارایەکانی دیکە جگەلەوەی بابەتێکی دەستوریە لە ڕاستیدا فەرمانبەر و موچەخۆرێکی هەولێر بە هەمان شێوە لە سلێمانی دهۆک شارەکانی تر بە جیاوازی ئینتیمای سیاسی و حەزبی خۆ هەمان معاناتی هەبوو پێت وایە لە خودی بەغدا هەبوونی لۆبیەکی بەهێز یان ئەوانەی نوێنەرانی کوردستانین لەوێن بۆ داکۆکیکردن لەم پرسە نیشتیمانیە استحقاقە یاساییە چەند گرنگە کە ئێمە باسی یەکڕێژی دەکەین باسی یەکڕێژی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان دەکەین گەلی کوردستان لە ناوەخۆ و هەروەها لە بەغداش بەڕاستیەوە بۆ بەغداش ڕاستە بەداغەوە ئەو لایەنانێکەوە بەڕاستی زیاتر مزایدەی سیاسی دەکەن ئەوانە هەمیشە وەکو پارێزەرێک بوونە بۆ ئەوانی تر کە ئەوەش وای کردووە ئەن بۆ نمونە کە هەر ئەو لایەنە نەبوون کەوا چون سکاڵیان تۆمار کرد لە دادگای فیدرالی سەبارەت بە موچەی هەرێمی کوردستان ئاساوارەکەش گەیشتە ئەوڕۆ هەر ئەو لایەنە بوون کەوا هانی حکوومەتی هەرێمی کوردستانە نەدا ئێوە نەوت تەسلیم بە بەغدا بکەن و هەر ئێستا ئاساوارەکەی ئەوە بوو
ئەو مزایەدەیە بەڕاستی خەڵک ئێستا هوشار بووە کاکیوی خەڵک دەزانێ ڕەش و سپی لێک بکاتەوە من ئەوڕۆ بەڕێزێک ناویشی ناینم بۆ ئەوەی بێتە ڕێکلامیش هەندێک قسەی کرد خەڵک ئەگەر تۆ کۆمنتەکان بخوێنیەوە لەو پەیجێکەوە ئەو ڤیدیۆیە بڵاو بووە بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم خەڵک زۆر گەیشتە وەکو دەڵێتن زووجێکی سیاسی پەیدا کردووە دەزانێ ئەوانە گەیشتنە ساستێک ئەوانە بێگومان کاریگەری خۆیان هەبووە ئەوە شوای کردووە واروها لایەنەکانی تریش کەوا با بڵێن لایەنانێکەوە لە بەغدان کەوا هەماهەنگ بوونە لەگەڵ ئەو لایەنانەی کەوا خۆیان بە ئۆپۆزیسیۆن یاخود بە هەر ناوێک ناوەکان بینیتەوە ئەوانیش کەوا هاوکار بوونە یعنی شتێکیان لەدەست هاتبێ کردیتیان بەرامبەر بە هەرێمی کوردستان کەوا بتوانە هەرێمی کوردستان وەکو دەڵێتن ئیخزاع بکەن بۆ کۆمەڵێک بابەتکەوە لە هەیبەتی هەرێمی کوردستان کەمکەنەوە بەڵام خۆشبەختانە بۆیان نەچەوەتە سەر هەرێمی کوردستان و سەرکردایەتی هەرێمی کوردستان وەکو دەڵێ یەکدەنگ بووە و هەمیشە لە مافە دەستوریەکانی هاوڵاتیانی خۆی لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان سەڵی نەکردووە و خۆش نەبووە. بەڵێ جەنابەت ئاماژەت بە دادگای باڵای فیدرالی عێراق کرد چەند گرنگە ئەم دادگایەکی فعلا بەحەق سەر بەخۆ بێت لە ماوەی ڕابردووشدا بینیمان هەم سەرۆک و ئەندامانی ئەم دادگایە ئەوکو بڵێ بە دەستە جەمعی بڕیاری دەستەکار کێشانەوەیاندا پێت وایە ئەمە سوتفە بوو یاخود مەرامێکی لە دواوە هەبوو لەو تەوقیتەدا ئەم ڕووداوە ڕوویدا دادگای فیدرالی بەداخەوە دادگایەکی سەربەخۆ نەبووە هەموو ئوبریارانێکە دایتی دژی هەرێمی کوردستان بووە لا هەموو با بڵێن ئەو بابەتانی کەوا هەبووە دژی هەرێمی کوردستان بڕیارەکانی خۆی جێگیر کردووە ئەوەش وای کرد کەوا ئەم دادوەرانە ئەم دادگایە مزداقیەت و ڕازگۆیی خۆی لە دەست بداتن و لە 2010دا ئێمە بینیمان کەوا بەدەستە جەمعی تەنانەت سەرۆشی دادگاکەش دەستی لە کار کێشایەوە دادگا دەبێ بەڕاستی بێلایانی خۆی بچەسپێنێ دیاری بکاتن بەڵام بەداخەوە دادگای باڵای فیدرالی ئەم سەربەخۆیی نەبوو و هەروەها هەموو بڕیارانێکەوە دەری چوان لە دژی خەڵکی هەرێمی کوردستان بوو گەری کوردستان بوو بەداخەوە و بەردەوامیش بوو تاوەکو بەو ئاسارە گەیشت بەو هیوایەن کەوا دادگایەک لە عێراقدا بنیاد بدرێتکەوە بە شێوەیەکی تەواو سەربەخۆ بێ بڕیارەکانی سەربەخۆ بێ بیرکردنەوەی سەربەخۆیان نەبێتن نەکەوێتە ژێر کاریگەری و تەسیری هیچ لایەنێک لایەنەکان لە عێراقدا. بەڵێ ڕەنگە سروشتی بابەتەکەش وابێت کەمێک کاتی بوێت تاوەی ڕێکەوتنێکی یەکلاکەرەوە لەسەر پرسیینەوت بکرێت ڕەنگە بجەنابیش شارەزای زۆر وردەکاری وردبینی بوێت ئەم بابەتە بەڵام تاو کاتە چەند گرنگە بابەتێکی وا تێکەڵ بە موچەیەکی مانگانەی مافێکی سەرەتایی خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت جەنابەت دەزانی کە ماوەی 2 مانگە موچە لە بەغداوە نەنێنرا پێشتریش لە ڕاستیدا گەر موچە هات بێت زۆر بە پچڕپچڕی ئەم مافە گەیشتۆتە هەرێمی کوردستان چەندە گرنگە پەیوەستبوونێکی ڕاستەوخۆ لە نێوان ئەم دوو بابەتە نەبێت هەموو کێشەکان هەموو ئەو گیر و گرفتانێکەوە هەیە هەر هەموویان گیرگرفتی تەکنیکی بوونە هیچ گیرگرفتی سیاسی نەبووە بەڵام بەداخەوە دەسەڵاتداران لە بەغدا لە عێراق وەکو دەڵێتن تێکەڵی سیاسەتیان کردووە و لەو خاڵەیدا لەو پێودانگەکە هاتۆنەوەتە ناوەوە و هەربینیمان لە ماوەی 2 مانگی ڕابردووە کە بە زۆر بە نادادوەرانە زۆر نادەستوریانە دوو موچەی 2 مانجان کەوە تاوەکو ئێستا موچەی فەرمانبەران و هەوڵاتیان هەرێمی کوردستان نەداوە و بەداخەوە لە بارێکی زۆر سەختدا بەو هیوایەن کەوا و ڕێکەوتنی کەوا ئێستاە لە چەند ڕۆژی داهاتوودا وەکو دەڵێتن نەتیجەیەکی پۆزیتیفانە بێ واروها زۆر ئەوە دڵی پێشبینیەوە دەکرێتەوە ئەگەر لەم هەفتەیەنە لە سەرەتای هەفتەی داهاتوودا موچە بنادەی. بەڵێ دوای ڕێککەوتن و بە کردەیکردنی ئەم بابەتە بۆی جارێکتر لە ڕاستیدا لەلایەن بەغداوە هەم پرسی بودجە هەم موچە هەم پرسی هەناردەکردنەوەی نەوت نەکرێتە بربەستێک گرفتێک پێت وایە کاریگەریەکەی لەسەر جارێکتر بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ئەو پرۆسەیەوە بەرهێنانە و گەشەپێدانەی کە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەبوو چ کاریگەریەکی بۆم ڕەوشە دەبێت.
بێگومان کاریگەری نەڕۆیشتنی نەوت لە هەرێمی کوردستان کاریگەری خۆی لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بینیوە هەرچەندە هەرێمی کوردستان ئێمە دەبێ ئەو ڕاستیە بزانێت و حقەتە ئاماژەی پێ بکەین کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە ڕووی ژێرخانەوە هەنگاوی بەڕاستی هەنگاوی زۆر پێشبەچوونی بەخۆیەوە بینیوە ئەگەر سیر بکەین دەبینین پرۆژەی بۆ نمونە پرۆژەی خێرای ئاوی هەولێر کەوا نزیکەی بۆ 30 ساڵی داهاتوو کێشەی ئاو لە هەولێر نامێنێ بە بژمەیەکی نزیکەی 400 ملیۆن دلار تەرخان کراوە پرۆژەی ژێرخانی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستاندا ئەوە نەرم و هەرێمی کوردستان لە ڕووی ژێرخانەوە نەوەستاوە بەڵام بێگومان کاریگەری خۆی نەڕۆیشتنی نەوت کاریگەری خۆی هەبووە هەر تەنها بۆ هەرێمی کوردستان نا بەڵکو بۆ عێراقیش چونکە لە سایەی نەڕۆیشتنی نەوت لە هەرێمی کوردستان بێگومان زەرمەندیەکە بە هورد و لا دەگڕێتەوە بێگومان بۆ لایەنی عێراقیش دەگڕێتەوە و زەرەرە. بەڵێ دکتۆر وەکو کەسێکی شارەزا ئایندەی ئابووری عراق لەسەر مستەوای عراق چۆن دەبینن بێگومان معلومە کە لە سەتان و هاتی داهاتی عراق لە با بڵێن بەهۆی نەفتەوە هەیە بەهۆی داهاتی نەوتەوە هەیە بۆ خۆشی عراق لە کۆمەڵێک بابەتی دیکەی سیاسی و کۆمەڵایەتی و خزمەتگوزاری لەم میانەیەدا کێشەی هەیە معاناتی هەیە پێت وایە ئەگە عراق نەکەوێتە خۆ لە زوو لە داهاتوویەکی نزیکدا ڕەوشی ئابووری عراق بەرەوکێ بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو جەنگەی نێوان ئیسرائیل و ئێران هەبوو باس لە با بڵێن داخستنی گەروی هورمز دەکرا کە عراق یەکێک بوو لە وڵاتانەی کە ڕاستەوخۆ زیانێکی گەورەی دەدیت بۆ نمونە لە هەناردەکردنی نەوت بۆ وڵاتانی دیکەی جیهان پێت وایە داهاتووی نەوتی عراق داهاتووی ئابووری عراق بەرەوکوێ بەم سیستەمە بەم میکانزمەی کە ئێستا عراق پەیڕەوی دەکات خوێندنەوە ئابووری و سیاسەکان ئەوە دەردەخەن کەوا عێراق لە ڕووی ئابوووریەوە لە ساڵانی داهاتوودا ئەگەر هاتوو نەتوانێت خۆی ڕێک بخاتەوە نەتوانێت هاوتەریب لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کەوا لە جیهان و لە ناوچەکە ڕاددەن بەرە و ئاساوارێکی زۆر خراپ دەڕوە لە ڕووی ئابوووریەوە نزیکەی چەند ڕۆژێک پێشێستا نزیکەی 900 ملیۆن دلار لە بانکی نێودەوڵەتی عێراق قەرزی کردووە ئەوە مەنایەوە دەگەێنێت کەوا عێراق لە دۆخی ئابووریەکی زۆر باشدانە بێگومان هەڵبەزین و دابەزینی نرخی نەوتیش کاریگەری خۆی دەبێتن و عێراقیش تەنها پشتبەستنی لایەنی یەکەمی جەناب داماژێت پێدا نزیکەی سەدانەوەتی بە ئەوی پێدەڵێن ئەڕیع نەفتی کەوا بە داهاتی نەوت خۆی پشتی بەوە بەستووە لە داهاتوودا ئەگەر عێراق لە پلانێکی تۆکمە نەتوانێت دابڕێژێ بەرەو ئابووریشی زۆر خراپ دەڕوا بە پێی هەموو و پێشبینیانی کەوا دەکرێت لەسەر عێراقدا چونکە هەم بوونی دانیشتوانێکی زۆر لە عێراقدا وەڕوا بوونی کێشە و گیری گروفتێکی زۆری سیاسی ئابووری تەنانەت کۆمەڵایەتیش عێراق وەکو دەڵێتن لە جێژاوێکدا خۆی دەبینێتەوە کەوا ڕۆژ بە ڕۆژێمە دەبینین ئاساوارەکانی بەرەو دەچی بوونی عێراق لەو نێوەندەدا ئەگەر هاتوو نەتوانێت خۆی بچەسپێنێت لە ڕووی ئابوووریەوە من دڵنیام کەوا عێراق لە بەرەو ئابوورێکی خراپدا گوزەر دەکات ئەمە سەرباری ئەوەی کە با بڵێن کەرستە هەن بەدیل هەیە سەرچاوە هەن بۆ نمونە شوێنێکی وەکو بەسڕە و بەندەری و مخەسر جارێک من ئامارێکم بە بەرچاو کرد دی تەنها داهاتی یەک ڕۆژی بەندەری قەسەر لە سنووری بەسڕا بێگومان هەر وەک باز دەکرێت لە 1970 با بڵێن داهاتی نەوتیش لە داهاتی نەوتی عراقیش لە ڕێگەی سنوورەکانی بەسڕەوە تەنها داهاتی یەک ڕۆژی ئەم بەندەرە ئەم سنوورە 1 ملیار دینارە بەڵام بینیشمان لە ڕووی واقعیەوە شارێکی وەکو بەسڕا کە دووەم گەورە شاری عراقە لە ماوەی ڕابردوودا تەنانەت ئاوێکی پاقژی خواردنەوەیان نەبوو پێت وایە کەرستە هەن سەرچاو هەن بەڵام ئەمە خودی سستی حکوومەتی عراقە کە بەو نیەتە با بڵێن بۆ ئەو ڕوانگەیە ئیش بکات بەداخەوە عێراق لە پێوەری باوڵێنەوەی ڕێکخراوی گەندەلی جیهانی لە 167 وڵاتەکانە ینی کەیشتەوە ئاستا ئەوەی باست کرد کەوا داهاتی عێراق با بڵێن پارێزگای بەسڕا کە گەورەترین پارێزگا لە عێراق وەروە ئەو داهاتە زۆرەی نەوتی هەیە و قەسر کەوا یەکە لە مینایە گەورەکان لە ناوچەکە بەگشتی ئەو داهاتە زۆرەی هەیە بەڵام دەبینین کەوا بەسڕا پارێزگای بەسڕا لە چه ئاسەوارێک و لە چه ژیانێکدا دەژی
ئەوەی کردووەکەوە ئەو داهاتە دیار نەمینێ ئەو داهاتە بەڕاستی و پرسیارە پێویستە ئەو بەڕێزانێکەوە لە شاندەکان دەبەردار دەبن پرسیاری ئەوە بکەن ئایا ئەو داهاتە دەگەڕێتەوە بۆ باوڵێن خەزینەی گشتی ئەو پرسیارە پێویستە بگرێتن چکە بەڕاستی عێراق لە دەواازە سنووریەکان بە هەمان شێوە کێشەی هەیە لەو دەواازانێکەوە با بڵێن جموجۆڵی بازرگانی تێدایە بە هەمان شێوە ئەو داهاتە کەس نازانێ ئەو داهاتە دێتەوە چێندەر ئەوەش خۆی ببوورە عقلیەتێکی تاکڕەوی لە حکومڕانیدا ئەم دیفاکتۆیە مواقعی دروست کردو ئەکید عقلیەتێک هەیە کەوا کار لەسەرەوە دەکات کەوا عێراق بەرەو هەڵدێر بڕوە عێراق بەرەو نەبوونی بە سیستەماتیک بڕوە عێراق بەرەو ئابوووریەکی زۆر لاواز بڕوە کە هەموو ئەو کارانی کە باسمان کرد جێگای خۆی بینیتەوە واروە تەشخیصی ئەو کاریگەریانی کەوا هەبووە وای لێ کردووە کە عێراق بەو ئاساوەڕەدا بچێت بە دوجار جارێکتر بگەڕینەوە سەر واقعی هەرێمی کوردستان و بابەتە بە هەرێمی کوردستان و بەستین وەکو عەرەب دەڵێن مسکل ختام بێت لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوودا سەرباری ئەوەی کە با بڵێن بودجە و موچەی هەرێمی کوردستان بە شێوازی پچڕ یان وەکو خۆی نەهاتووە هەندێک لە هەندێک قۆناغدا باس لەوە دەکرا کە تەنانەت بودجەی هەرێمی کوردستان لە 105 بودجەی گشتی عێراق پێک دێنێت بەڵام بەردەوام حکوومەتی عێراق هاوشێوەی ئێستا بەهانە بربەستە نیەتی جیاواز مبەڕاتی جیاوازی دروست دەکرد بێت وایە ئەمە بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە شەقامی عێراقی واتێ بگەینێت کە هەرێمی کوردستان ڕەنگە سەرچاوی هەندێک دۆخی نەخوازراوە بێتەوەی پەیوەندیدارە بە گەندەڵیەوەی پەیوەندیدارە بە بێکاری و کۆمەڵی گرفتی دیکە جۆرێک لە خشتە بردن هەبوو بێگومان وەکو دەڵێتن ماشینێکی ئیعلامیش لەو بارەیەوە ئیشی خۆی کردووە ئەوە شوای کردووە کەوا شەقامی عێراقی هەندێک جار بکەوێتە ژێر ئەو تەوژمەوە بە کاریگەری ئەو تەوژمەوە بڕواتن واروها کۆمەڵێک لایەنیش کاری لەسەر ئەو بابەتە کردووە بەڵام ئەوەی خۆشبەختانەیە کەوا هەرێمی کوردستان لە ڕووی سەقامگیریەوە لە ڕووی سەقامگیری سیاسی و لە ڕووی سەقامگیری ئەمنی و تەنانەت ئابووریشەوە وەکو بڵێ بە یەکێک لە نێوەنداوە ئەو ناوچە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دەژمێردێ چکە هەم ئێمە لە ڕووی احتیاتی باوڵەی نەفتیەوە وەروها لە ڕووی سەرچاوە سامانە سروشتەکانی تریشەوە ئێمە دەوڵەمەندین بەو ساوانە لەوە لە داهاتوودا تەنانەت لە ڕووی غازیشەوە کە ئێمە دبینین جەنابی سەرۆکی حکوومەت لە ماوەی ڕابردوودا لە واشنتن لە ئەمریکا کە گرێبەسی لەگەڵ دوو کۆمپانیا ئەمەدا کردووە ئەوانە هەرێمی کوردستان وەکو دەڵێت دەوڵەمەندە بە کۆمەڵێک لەو سەرچاوە سروشتیانەوە لە عێراقیش ئەوەی کاری لەسەر کراوە ئەوەیە کەوا عێراق هەمیشە خۆی وا دەبینێتەوە کەوا هەمیشە زاڵ بێتن بەسەر هەرێمی کوردستاندا وەکو عقلیەتێکی مەرکەزی ئەو تەوازن و تەوافق و شەڕاکەیە ئەو مەبدەئی کەوا هەیە کەوا دەستوری لەسەر بنیادناوە بەداخەوە عێراق ئەوەی هەموو پێشێر کردووە عێراق بە هیچ شێوەیەک نویستووە شەڕاکەت و تەوافق و تەوازن لە نێوان پێکاتەکانی سەرجەم عێراق بەگشتی وەروە هەرێمی کوردستانی شەوی بۆیە بەبەردەوام کێشە و گیر و گرفت لە عێراقدا دروست دەبێتن عێراق لەسەر کێشە و گیر و گرفت ئێستا دەتوانین بڵێن دەژی ئیستیقراری بەخۆیەوە نەبینیوە نەبوونی ئیستیقرار لە عێراقدا ئەوە دەسلمێنێ کەوا عێراق داهاتوی عێراق داهاتوویەکی بارنامەی ئەگەر هاتوو خۆی ڕێک نەخاتەوە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئاش نەبێتەوە لەگەڵ هەموو ئەو بابەتانێکەوە پەیوەستە بە مافەکانی مرۆڤ بە گەندەڵی بە پێشکەوتن بە ئیبتیکار ئەوەی کەوە لە جیهاندا هەیە ئەو بابەتی مەسلەی گەشە پێدانی بەردەوام سەستێنێبڵ دیڤلۆپمنت گۆڵز ئەوانەی کەوە عێراق پێویستە لەگەڵ ئەوانە نەڕواتەوە عێراق بەرەو دواکەوتوی وەروە لە 2000دا بەداخەوە کە ئێمە پێمان خۆش نییە بەرەو هەڵدێر بڕوە بەڵێ بەڕێز دکتۆر ئەیوب سابر گەلاڵی پسپۆر لە بەڕێوەبردنی قەیرانەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت بەڕێزان ناوەڕۆکی مژاری ئەمڕۆ بوو لە کوردستان تیڤی و پێشکەشکرا تا دیدار بەخوای گەورەتان نسپێت.